بینا تەواو نەکراوەکەی شارەوانی کفریە. لە ساڵی 2013ەوە بڕیاری دروستکردنی دراوە بۆ سەرۆکایەتی شارەوانی کفری، بەڵام تاوەکو ئێستا تەواو نەکراوە و بە شێوەی کەلاوەیەک بەجێهێڵراوە. چالاکانی مەدەنی لە شارەکە نیگەرانن بۆ دۆخی شارەوانی کفری و بەم شێوەیە باس لە بینای شارەوانی و پرۆژە و بینا هاوشێوەکانی دەکەن. ئەم بینایی کە لە پشتمەوە ئەیبینین بینایی سەرۆکایەتی شارەوانی کفریە، بەڵام من پێ ئەڵێم بینایی هەرەمەکانی کفری. لە ڕاستیە لە ڕووی تەواوبوونەوە کێبڕکەی هەرەمەکانی مسر ئەکا. هەرەمەکانی مسر پێش 3400 ساڵ پێش ئێستا بە ماوەی 20 ساڵ تەواو بوو، بەڵام ئەم بینای پشتمانەوە نزیکەی 13 ساڵە بەم شێوەی ئەیبینن وێ ڕایەوەی سەردەمی خۆی پارەی تەرخانکراوی بۆ خەرج کرا. ئەوەی من زانیاریم بێ نزیکەی ساڵە پێش ئێستا گوژمەیەکی تر پارەی بۆ خەرج کرا، بەڵام وەک ئەبینی هێشتا پەیکەربەندەکەی بەم شێوە ماوە. من لە حکوومەتێک ئەپرسم شارەوانەکەی خۆی لە بیناکانی ترا بێ ئەبێ پلانی هەبێ کوێی ئەم شارە ئاوەدان کاتەوە. ئەوەی ئێمە بەڕاستی لە کفریە تەنها بینای شارەوانی نییە، لە کفری کۆمەڵی پرۆژە هەیە بە نیوە ناچڵی جێماون، لە بواری پەروەردە پرۆژە هەیە، لە بواری خزمەت گوزارەکانی تری هاوڵاتیان پرۆژە هەیە، لە بواری ئەوەی شێکێک لەو بوارانەی کە بەڕاستی ئەمانە هەمووی ئەرکی سەرشانی شارەوانیە هەسێ بە ئیشوکارە بەداخەوە. شارەوانی خۆی پرۆژەی بیناکەی خۆی تا ئێستا تەواو نەکراوە. یەکێکی تر لەو گلەی و ڕەخنانەی کە ئێمە لە شارەوانی هێمانە بە دەرەجە یەکێک ئەمەیە کە ناتوانانی شوێنەکەی خۆت خاستکەی، تۆ نتوانانی شوێنەکەی خۆت تەواوکەی بە دڵنیایەوە ناتوانانی خزمەت شاریش بکەی. لە هەموو دنیا شارەوانی هەوڵەدا خزمەتی زیاتر بکە و هۆڵی کۆبوونەوە و بۆنەکان و باخچەکان زیاتر بکە. ئێمە شارەوانیمان لە هۆڵی بۆنەکانە دانیشتووە، یعنی ئێمە تەنها کفری یەک هۆڵێکمان هەبوو هۆڵی بۆنەکان. ئێستا شارەوانی لەبری دروستکردنی زیاتر بۆمان خۆی لێمانی داگیر کردووە. کاتێکشە بینی بیناکەی خۆی لێلاوە بینایەکە بەڕاستی ماوەتەوە. من تەنها ئەوە ئەڵێم ئەگەر شارەوانیەک نتوانێت شوێنەکەی خۆی چاک بکە بە دڵنیایەوە ناتوانێت خزمەت بکە. پرۆژەکانی کفری زۆربەی پرۆژەکانی کفری ئێمەوە ئەڵێن مەسەلەن وەک چالاکوانان، وەک ڕێکخراوی پاڵپشتی کفری هەمیشە وتومانە بە بەرنامە لەلایەن ئیدارەی گەرمیانەوە کفری پەراوێزخراوە. بۆ نمونە هەموو پرۆژەکانی کفری لەسەر شرینی نەوت و پترۆدۆلار دانراوە. بۆ خۆشتان نەزانن لە 2014 و قەیرانەدارایی هەرێمی کوردستانی گرتەوە هیچ بڕەپارەیەک بۆ هیچ پرۆژەیە کە سەر بە شرینی نەوت بۆ بڵێن لە سێکتەری شرینی نەوت دانراوە هیچ پارێکی بۆ سەرف ناکرێ. بۆیە ئەمە بەداخەواڵین کفری هەموو پرۆژەکانی لەسەر شرینی نەوتە. ئێرە ئەو هۆڵەیە کە لە ئێستادا سەرۆکایەتی شارەوانی کفری تێدایە. بڕیار وا بوو تاوەکو تاواکردنی بینای نوێ بە شێوەیەکی کاتی شارەوانی کفری لەم شوێنە بێت کە هۆڵی بۆنەکانی شارەکەیە. لای خۆشیەوە سەرۆکی شارەوانی کفری هۆکاری تاو نەکردی بینای سەرۆکایەتیەکەیان لە کاتی خۆیدا دەخاتە ڕوو. دیارە هەر بینای سەرۆکایەتی شارەوانی کفری لە 2013 لەسەر بودجەی پەرەپێدانی ناوچەکانی هەرێمی کوردستان بوو، با بڵێن $100 بە زمانی خۆمان. لەسەر ئەو بودجەیە دەستکرا بە جێبەجێکردنی پرۆژەکە. پرۆژەکەمان تقریبان لە ساڵ 50 بۆ 55 کارەکانی خۆی تەواو کرد، کەوتە ناو پرۆسی قەیرانی دارایی و هۆکاری ڕاگرنی پرۆسەکە قەیرانی داراییەکە بووە. داوامان کرد لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کارمان بکات لەسەر تەواوکردنی ئەو پرۆژەیە. خۆشبەختانە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیاری گواستنەوەی بودجەی پرۆژەکەیدا بۆ سەر وزارەتی شارەوانی. لە ئێستادا بۆ ئەم ساڵ پارەی بۆ تەرخان کراوە. دەست کاتە کارەکانی شەڵا ئومێدم بۆ نوایە تەواو بکرێتە خزمەتی ئێمە هاوڵاتیانی شاری کفریەوە. لە شاری کفری چەندین پرۆژەی خزمەتگوزاری و بینا و قوتابخانەی تەواو نەکراو بوونیان هەیە کە تاوەکو ئێستا نەخراونەتە خزمەت هاوڵاتیانەوە. بینای شارەوانی کفریش یەکێکە لەو بینا تەواو نەکراوانە کە شارەوانی شارەکە بودجێ پێویستی لە بەردەست نەبووە بۆ تەواوکردنی و تاوەکو ئێستا بەم شێوەیە ماوەتەوە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.